سڵاوتان لێبێ ئەمڕۆ 11 ساڵ بەسەر کارەساتی شەنگالە تێپەڕێت. شەنگال ناوێکە کە بە ژان و بێدەنگی و هاواری نەبیستراوە گرێدراوە. لە ڕۆژێکی وەک ئەمڕۆیە تیرۆریستە تاریک پەرستەکان بێبەزەیانە ژمارەیەکی زۆر پیا و ژن و منداڵیان لە خوێن گەوزاند و ژنانی ئێزدیان ڕفاند و ژنان تەنها قوربانی جەنگ نەبوون، بەڵکو قوربانی دڕندانەترین جۆری چەوسانەوەی مێژوو بوون. شەنگال هێمای زوڵم و زڵم لێکراوترین گەلی مێژووە، بێگومان یادەوەریەکانی گەلی کورد بۆ هەمیشە ئازار و نەهامەتیەکانیان بە زیندوی ئەهێڵێتەوە تا ئەو کاتەی لا سێبەری دادپەروەریە بەحەسێنەوە. سڵاوتان لەبێ دووبارە من زریان ڕەحمانم. دەست دەکەین با هەواڵە ئابوووریەکانی ئەمڕۆمان و سەرتاش بە گرنگترین ناونیشانەکان دەست پێەکە. ئەنجومەنی وەزیرانی عێراق ناردنی موچەی هەرێمی کوردستانی بە تەواوبوونی کاری لیژنەکان بەستوتەوە کە دەبوو لە 15 ڕۆژە کارەکانیان تەواو بکەن و هەتا ئێستا راپۆرتیان ئامادە نەکردووە. وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمەڵێت بەرهەمی ساڵانەی چیمەنتۆ 15 ملیۆن تۆنە و لە 7 کارگا ڕۆژانە 61,000 تۆن بەرهەمەهێنرێت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی شووتیە و تەبێژی وەزارەتی کشتتوکاڵی هەرێم بە کورساد نیوزی وت ساڵانە 210,000 تۆن شووتی لە هەرێمی کوردستان بەرهەمەهێنرێت. ساڵانە نزیکەی 1 ملیارد تۆن شیر بەرهەمەهێنرێت، بەڵام زیاتر لە 220,000 منداڵ لە جیهاندا بەپێی پێویست دەستیان پێڕاناگات و بەهۆیەوە تووشی کێشەی گەشە دەبنەوە. دوای 84 ڕۆژ لە گفتوگۆ و ململانێ سەرنجام لەلایەن هەردوو حکوومەتی هەرێم و بەغدادەوە لێک تێگەیشتنێک هاتە ئاراوە کە بووە بنەمای بڕیاری 550 ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ چارەسەری کێشەی نەوت، داهاتی نەوتی و موچەی هەرێمی کوردستان. ئەوەی پەیوەست بوو بە مانگی 5ەوە جێبەجێ کرا. حکوومەتی هەرێم پابەند بوو بە ناردنی نەوت و بەشێک لە داهاتی نانەوتی و لە بەرامبەردا بەغدادیش موچەی مانگی 5 نارد و وتی بۆ مانگەکانی دیکە بەپێی یاسا و دەستور مامەڵە ئەکەن. لە بەشێکی بڕیارەکە بۆ ناردنی موچەی مانگی 6 و دواتر کارەکان بە لیژنە سپێردران و ماوەی 15 ڕۆژیان بۆ دیاری کرا. 15 ڕۆژەکە تەواو بووە، ئەوە 18 ڕۆژی بەسەراتەیە پەڕێت. هێشتا دڵنیاییەک نییە و بە تەواوەتی بڕیارەکان جێبەجێ نەکراون، هیچ دڵنیایەک نییە بۆ جێبەجێکردنیان، بەهۆیەوە جارێکی تر باس و خواستی هات و نەهاتی موچە کەوتووەتەوە بەرباس. لێرە بە ئینفۆگرافیکێک بۆتان باسەکەم ئێستا موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە چ قۆناغێکایە، بەڵام وەکو وتم بەرچاوڕوونیەک نییە بە تەواوەتی. نوێترین هەواڵەوەیە کە لیستی موچە بۆ بەغداد نێردراوە بۆ مانگەکانی حوزێران و تەمووز، واتە مانگی 6 و 7. ئەگەر لە سەرەتاکانی ئەم ساڵا بووینە ڕەنگە ئەوە هەواڵ بووە، بەڵام لە ئێستاە لەبەرێکە ئەو کات کێشەی لیستی موچە یەکێک لە بربەستەکانی ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بوو. لە ئێستاە ئەوەی کە ڕێگرە لە بەردەم ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە هیچ شێوەیەک لیستی موچە نییە، بۆیە ناردنی لیستی موچەش بۆ بەغداد ڕەنگە هەواڵێکی دڵخۆشکەر نەبێت یاخود ئەسڵەن هەواڵ نەبێت بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. بڕیاری 550 حکوومەتی عێراق کە لە 7 تەمووز دەرکراوە بڕیاری لەسەردرا، وتیان ڕێککەوتنە، بەڵام لێک تێگەیشتنێک بوو بڕیارەکە لەلایەن حکوومەتی عێراقەوە درا. دواتر حکوومەتی هەرێم ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندیدا لەسەر ئەوەی کە لێک تێگەیشتنێک ئەنجام بدرێت دەربارەی ئەو بڕیارە کە لە بڕیارەکەیە باس لەوە کرا بۆ موچەی مانگەکانی حوزێران و مانگەکانی دواتریش 230,000 بەرمیل نەوت ڕادستی سۆمۆ بکرێت، واتە لەو بڕێکە هەرێمی کوردستان کە بە 280,000 بەرمیل خەمڵێنرا بوو بە پێی بڕیارەکە 230,000 ئەبێ ڕادستی سۆمۆ بکرێت و 50,000 بۆ بەکارهێنانی ناوخۆ بێ. بەڵام هێشتا ئەوەش لە بەرەوەیکە کێڵگەنەوتیەکانی هەرێمی کوردستان کرابوونە ئامانج، بڕەکەی بڕی بەرهەمهێنانی هەرێم کەمتر کرابووە و بڕیاردرا کە بەپێی توانە
ئەوەی کە بەرهەمی ئەهێنێت 50,000 بۆ ناوخۆ گل بدرێتەوە ئەوەی تری ڕادەست بکرێت هەتاوەکو لیژنە پێک دێت و وترا هەرچی بەرهەمهێنانی هەرێمی کوردستان زیاتر بێت تەنانەت ئەگەر لە 280,000کەش زیاتر ببێت سەر و 200,000یش بێت سەر و 300,000یش بێ ئەبێ 50,000 تەنها بۆ ناوخۆ گل بدرێتەوە دیسانەوە تا وردبینی بۆکرێت و ئەوی تریشی بۆ ڕادەستکردنی سۆمۆ زیاد بکرێت بەڵام سێ لیژنە بڕیاردرا کە لە هەفتەی تەمووزەوە لە ماوەی 15 ڕۆژە پێک بێن و کار بکەن هەتا وەکو ئێستا دیار نییە ئەمانە چیان بەسەر هاتووە و هەتاوەکو ئێستا چیان کردووە یەکێک لە لیژنەکان بۆ ئەو بووە کە پێویستی نەوت بۆ بەکارهێنانی ناوخۆ هەڵسەنگاندنی بۆ بکات و ئەو 50,000 خەمڵاندن بووە واتە ئەم لیژنە لە کۆتاییە بڕیارەدات کە هەرێمی کوردستان لەو نەوتەی کە بەرهەمی هێنێت چەندی ئەتوانێت بۆ ناوخۆ بۆ پێویستی ناوخۆ گلباتەوە لیژنەکەی تر داهاتی نانەوتی و پشکی فیدراڵی تاوتوێکە واتە ئەو 120 ملیار دیناری کە هەرێمی کوردستان بۆ موچەی مانگی ئایار ناردی بۆ بەغا ئەوە بەشی موچەی مانگی ئایار بوو مانگانە ئەبێ بەشێک لە داهاتی نانەوتی ڕادەست بکات بەڵام بەپێی ئەو بڕیاری 550 بڕەکە تەنها 120 ملیار دینار نییە واڵێ دەبێت ئەم لیژنە دیاری بکات کە حکوومەت هەرێمی کوردستان چەند داهاتی نانەوتی هەیە ئەبێت چەندی بەشی خۆی گلباتەوە چەندیشی ڕادەست بکات بۆ حکوومەتی فیدراڵ و تەواوبوونی پشکی هەرێم لە بودجەش ئەمەش لیژنەیەکی بۆ بڕیار بوو پێک بهێنرێت هەتا ئێستاوە گوتم دیار نیام لیژنانە چیان بەسەر هاتووە چیان کردووە کە بەپێی ئەم لیژنەیەش ئەم لیژنەیە دیاری ئەکات کە لە چه بەشێکی تری بودجە ئەکرێ بەشی هەرێمی کوردستان تەرخان بکرێ مادام تەواو بووە بە مشورێکی لێ بخرێت بەڵام وەکوتم هەتا ئێستا ناڕوونەوە بێ بزانین لە ڕۆژانی داهاتووە چی بەسەردێت باسێکی بەرهەمێکی گرنگی هەرێمی کوردستانتان بۆ بکەم ڕەنگا و بەرهەمانەی لە هەرێمی کوردستان گەیشتونەتە ئاستی خۆ بژێوی و خواستی ناوخۆ پڕەکەنەوە بۆ دەرەوەش بۆ دەرەوەی هەرێم هەناردە ئەکرن زۆر نەبن بەڵام چیمەنتۆ یەکێک لەو دەگمەن بەرهەمانەیە هەرێمی کوردستان ساڵانە 15 ملیۆن تۆن چیمەنتۆ بەرهەم ئەهێنێت کە لە سەدا چلی خواستی ناوخۆ پڕ ئەکاتەوە لە سەدا 60شی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عراق هەناردە ئەکرێت لەم سەردەمەیە کە دروستکردنی خانوبەرە یەکێکە لە جومگە گرنگەکانی ئابووری وڵاتان پێگەی بەرهەمی چیمەنتۆ وە کاڵایەکی استراتیژی و ژێرخانی بەهێزتر بووە لە مامەڵە بازرگانیەکانی شارۆڵێکی گرنگ و بەرچاوی هەیە لە ماوەی ساڵی ڕابردووە زیاتر لە 13 ملیار و 400 میلیۆن دلار چیمەنتۆ لە جیهانە هەناردەکراوە کە بەراورد بە ساڵی 2023 بە ڕێژەی زیاتر لە 180 دابەزی و ئەمریکا بە جیاوازیەکی زۆرەوە گەورەترین کڕیاری چیمەنتۆیە کە زیاتر لە 18 بەرهەمی چیمەنتۆی جیهان لە ماوەی ساڵی 2024 هەناردەکردووە. باسی بەرهەمی چیمەنتۆتان بۆکەم لەسەر ئاستی جیهان بانکی باسی بەرهەمی چیمەنتۆی هەرێمی کوردستانیشتان بۆکەم لێرە لە ئینفۆگرافیکێکە دواتر لەگەڵ میوانێک زۆر بەوردی باسی بەرهەمی چیمەنتۆی هەرێمی کوردستان و بارودۆخی کارگەکانی هەرێمی کوردستانی شەکەین بەرهەمهێنانی چیمەنتۆ ئەگەر بمێ لەسەر ئاستی جیهان باسی بکەم چین گەورەترین بەرهەمهێنەرە 1 ملیار و 830 میلیۆن تۆن ساڵانە چیمەنتۆ لە چین بەرهەمەهێنرێت هەندستان بە بەرهەمهێنانی 450 میلیۆن تۆن لە ڕیزبەندی دووەمایە ڤێتنام لە ڕیزبەندی سێمایە ساڵانە 184 میلیۆن تۆن بەرهەم ئەهێنێت ئەمریکا 86.2 میلیۆن تۆن چیمەنتۆ بەرهەم ئەهێنێت تورکیا 82 میلیۆن تۆن ئێران لە ڕێزبەندیەکەیە و 72 میلیۆن تۆن ساڵانە چیمەنتۆ بەرهەم ئەهێنێت و بەرازیلیش بە بەرهەمهێنانی ساڵانە 64.7 میلیۆن تۆن واتە 64 میلیۆن و 700 هزار تۆن چیمەنتۆ لە ڕیزبەندیەکانی جیهانایە ئەگەر بمانێ باسێکی هەناردەی بەرهەمەکە بکەین ساڵی ڕابردوو 13 ملیار و 400 میلیۆن دلار چیمەنتۆ لەسەر ئاستی جیهان هەناردەکراوە کە بەراورد بە ساڵی 2023 دابەزینی تۆمار کرد ساڵی 2023 16 ملیار و 400 میلیۆن دلار بووە. ئەم دابەزینە هۆکاری جیاوازی هەیە و یەکێک لە هۆکارەکان ڕەنگە خاوبوونەوەی کەرتی خانوبەرە بێ لە وڵاتانە کە گەورە هاوردەکاری چیمەنتۆن لەسەر ئاستی جیهان ئەگەر بمێ باسێکی پشکی کشوەرەکانتان بۆ بکەم بۆ هەناردەی چیمەنتۆ لەسەر ئاستی جیهان بە ڕیزبەندی ئەوروپا
ینی وڵاتانی ئەوروپی گەورەترین هەناردەکاری چیمەنتۆن لەسەر ئاستی جیهان سەدا زیاتر سەدا 34 چیمەنتۆی جیهان لەلایەن وڵاتانی ئەوروپاوە هەناردە ئەکرێت. ئاسیا لا ڕێزبەندی دووەمە لە سەدا 24.5 چیمەنتۆی جیهان لەلایەن وڵاتانی ئاسیاییەوە هەناردە ئەکرێت. ئەمریکای باشوور لە ڕیزبەندی سێمە لە سەدا 19 نزیکەی سەدا 20 چیمەنتۆی جیهان لەلایەن وڵاتانی ئەمریکای باشوورەوە هەناردە ئەکرێت. هەروەها ئەفریقا ئەگەر بمێ بە ڕیزبەندی باسی بکەم ئەمریکای لاتین لە ڕیزبەندی دواترایە با سەدا 7 هەناردەی چیمەنتۆ لەسەر ئاستی جیهان، دواتر ئەفریقایە بە سەدا 2.7 لە کۆتاییشە وڵاتانی ئۆقیانوسیا کە سەدا 1.9 چیمەنتۆ لەسەر ئاستی جیهان هەنارداکەن. بە زانیاری زیاتر لەم بارەیەوە وەربگرین. گەورەترین هاوردەکارانی چیمەنتۆ لەسەر ئاستی جیهان بەم شێوەیە ئەمریکا 2 ملیار و 400 ملیۆن دلار چیمەنتۆی لە ماوەی ساڵی ڕابردووە هاوردە کردووە لە سەدا 18 کۆی هاوردەی ئەو وڵاتە پێگەهێنێت هاوردەی چیمەنتۆ. بەریتانیا 563 ملیۆن دلار چیمەنتۆی هاوردە کردووە لە سەدا 4 هاوردەی وڵات پێگەهێنێت. فەڕەنسا بە هاوردەی 527.9 ملیۆن دلار و لە سەدا 3.9، فیلیپین 519 ملیۆن دلار لە سەدا 3.9 و هۆڵندا بە هاوردەی 485 ملیۆن دلار لە سەدا 3.6 چیمەنتۆی جیهان، ینی سەدا 3.6 کۆی هاوردەی وڵاتەکەی چیمەنتۆ هاورداکە. بەرهەمی عێراق ساڵی ڕابردوو 10 ملیۆن و 200 هەزار تۆن چیمەنتۆ بۆ بەراورد بە ساڵی پێشووتری، واتا بەراورد بە ساڵی 2023 لە سەدا 7 بەرزبوونەوەی تۆمار کردووە. باسی هەرێمی کوردستانتان ئەگەر بۆ بکەم بەرهەمی چیمەنتۆی هەرێمی کوردستان 15 ملیۆن تۆنە ساڵانە کە لە سەدا 40 بۆ پێویستی ناوخۆ تەرخانەکرێت و لە سەدا 60 هەناردە ئەکرێتجا بۆ پارێزگاکانی تری عێراق، پارێزگاکانی ناوڕاست و باشووری عێراق. کارگەکانی هەرێمی کوردستانیش بە پێی توانای بەرهەمهێنانیان بریتین لەم کارگانە. کارگەی ماس کە ڕۆژانە 18,000 تۆن چیمەنتۆ بەرهەمەهێنێت، کارگەی دڵتا کە ڕۆژانە 12,000 تۆن بەرهەمەهێنێت، دابین ڕۆژانە 7,000 تۆن بەرهەمەهێنێت، تاسڵوجا بە 6,000 تۆن و بازیان و گاسن و کاریش هەمویان بە ڕۆژانە 6,000 تۆن لە ڕیزبەندی دوایی کارگەکانی بەرهەمهێنەری چیمەنتۆن لە هەرێمی کوردستان. و کووتمان چیمەنتۆ بەرهەمێکی گرنگی هەرێمی کوردستانە، یەکێکە لەو دەگمەن بەرهەمانەکە لە هەرێمی کوردستان بەرهەم ئەهێنرێت هۆ توانای ئەوەی هەیە بەشێکی بۆ پێداویستی ناوخۆ تەرخان بکرێت و بەشێکیشی بۆ بازاڕەکانی عێراق، بازاڕەکانی باشوور و ناوەڕاستی عێراق هەناردە بکرێت. جا بۆ ئەم بابەتە ئێمە میوانمان لەگەڵا لە هەولێرەوە ئەمانەوێ قسەی زیاتر لەسەر بەرهەمی چیمەنتۆ بکەین لە هەرێمی کوردستان. لە هەولێرەوە وەکو باسم کرد کۆڤان جەلال بەڕێوەبەری گەشەپێدانی پیشەسازی هەرێمی کوردستان لەگەڵمان ئامادەیەکا. کۆڤان سڵاوت لێ بێ، باسێکی بارودۆخی پیشەسازی چیمەنتۆمان بۆ بکە لە هەرێمی کوردستان. سڵاو لە جەنابت و سڵاو لە بینەرانی بەڕێز. ئەوەی کە لێرە دەمێ ئاماژەی پێ بکەم بە پێوەگرافیکەی جەنابتان ئاماژتان کردوونکردنەوەتانە سەردا. ڕاستە لە هەرێمی کوردستان 7 کارگەمان هەیە کار دەکات، هەروەک کارگەی ماس و تاسوجە و بازیان و دەرتا و گاسن و کار و کارگەی دابین کە کۆی گشتی ڕۆژانەی 61,000 تۆن چیمەنتۆ بەرهەم دەهێنن کە زۆربەیەک ئەم بەرهەمانەش بۆ ناوەڕاست و خواری عێراق دەنێردرێت کە بەشێکی بۆ هەرێمی کوردستانە کە زیاتر لە 175 بەرەو ناوەڕاست و خواری عێراق دەنێردرێت بۆ بەسی ئەو پرۆژانێک کە لێوێن دەرێت بنیادەنێت. بەڵێ کاک کۆڤانەمەوێ ئەو پرسیارەتان لێ بکەم کە ئایا هەموو کارگەکانی هەرێمی کوردستان پراپڕی توانایان بەرهەمیان هەیە، واتە هەندێک کارگە هەیە لەبەر ئاستەنگەکان کەمتر لە توانای خۆی بەرهەمەهێنێت، کارگەکانی چیمەنتۆ ڕوبڕووی ئاستەنگا بنەوە؟ بە شێوێکی گشتی هەرێمی کوردستان پێ و سیاستەی ئێستا وە لەگەر حکوومەتی فیدرالی کە هەندێک کێشە بۆ هەرێمی کوردستان و پیشەسازی بەشێکە لەو گرفتانەی کە بەر پیشەسازی کەوتووە کێشە دەبێتن، بەڵام بەردەوام لەسەر خەتین و لەگەر ئەو لێژنانێک کە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێزان ئەنجومەنی وەزیران جەنابی سەرۆکی ئەنجومەن و جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەن کە لە لێژنەکان بەشداری دەکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانێک کە دەکەوێتە پێش پیشەسازی و بەڕێوەبەراتی گشتیمان وەکو بەڕێوەبەراتی گشتی پیشەسازی لە هەرێمی کوردستان بەردەوام کار دەکەین بۆی هەر کێشەیەک هەبێ بۆ پیشەسازیەکان ئێمە بتوانین حەلیکەین بە لەسەر ڕێنمایی ئەنجومەنی وەزیران.
کاک کۆڤان بۆ بەرچاوڕوونی زیاتری ئێمە و بینەرانیش باسیەوەتان کرد کە حکوومەتی فیدراڵی کێشە دروست دەکات بۆ کارگەکانی چیمەنتۆی هەرێمی کوردستان. دەتوانی باسی و کێشانەمان بۆ بکەیت؟ ئەو کێشانێکە لە ڕابردوو لەو تقریبن ئەو 6 ماگە ڕابردوو کە کێشە هەبوو دەبایە هەموو کارگەکانمان بەپێی ئەو تاقەین تازیە و بەپێی ئەو فەرمان و ئەوانێک کە حکوومەتی فیدراڵی داوای کردی ئەو زانیاریان بۆ دەنێنن و داخلی مەنەسە دەکرێت کاتێک کە داخلی مەنەسە بکرێت ئەو کێشانەیە کەم دەبێتەوە یان هەر نامێنێت کە کۆدێک وەردەنگ بۆی بتوانێت بەرهەمەکان ڕەوانەی ناوەڕاست و خوارو بکرێتن. و هەروەکو ئاگادارن یانی ئەمە لە هەرێمی کوردستان بەپێی یاسای 20 ساڵی 1990 هەموارکراو کار دەکەین کە هەمان یاسایەکە لە حکوومەتی فیدرالی عێراقی کاری پێ دەکەن و هەمان ئەو پێویستیانێک کە پێویستە کارگە ئێمە لەسەر ئەو بنەمایە کار دەکەین کە ئەمەش وای کردووە کێشەکان کەمتر بێتەوە و لە ڕووی یاساوی کێشەیەکمان نبێت تەنها ئەوەیە کە هەندێک هۆگونجاندن هەیە ئەوان کە داوایان کردووە کە ئەمەش هەندێکیان نایاسایی و هەندێکیان کارمان لەسەر کردووە کە کێشەکان هەر بێتن. ئەوە تەنها بەس کەرتی بۆ نمونە چیمەنتۆ ناگرێتەوە چونکە چیمەنتۆ بەشێکی گرینگە لە بنیادنانی وڵات. ئەمەش کە وا دەکات کە ئەو چەند کارگەی کە لە ناوەڕاست خواری و عێراقیان نەتوانن پێویستیەکانی عێراق تەواو بکەن بۆیە لە هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە کە زۆرترین کارگەکانی چیمەنتۆ لە هەرێمی کوردستانە جگە لەو 7 کارگەیە کە کار دەکەن 5 کارگەی تریشمان لە ژێر دامەزراند و مۆڵی سەرەتاییەوە گرتووە کە مۆڵەتەکانیان لە وەزارەتمان بازرگانی پیشەسازی لە بەڕێوەبەرایەتی گشتیمان و هەندێک لە مۆڵەتەکانی لە دەستەی وەبەرهێنان کە بەشێکی زۆریشان لەوێ مۆڵەتیانەوە گرتووە کار دەکەن ئەو کارگانە. باشە کاک کۆڤان باسیەوەت کرد کە حکوومەتی فیدراڵ کێشە بۆ کارگەکانی چیمەنتۆ دروست دەکات. هەمومان نەزانین کە چیمەنتۆ کاڵایەکی استراتیژیە بە تایبەتی لە کەرتی خان و بەرەو بۆ بنیادنان. ئێمەش وڵاتمان هەیە لە دراوسێ کە دوای جەنگ ئێستێ پێویستیان بەوەیە کە بنیاد بنرێنەوە کەرتی خان و بەرەیان پەرەپێ ئەیان توانیمانە بۆ نمونە سووریا ئەو هەلە بقۆزینەوە و چیمەنتۆی هەرێمی کوردستان لە وڵاتانە ساخت بکەینەوە. بۆ زانیاری جەنابتان و بینەرانی بەڕێز ئەدەمەوێت ئاماژە بۆ بکەم کە تەنها چیمەنتۆ نییە لە بنیادنانەوەی وڵات و دروستکردنی برین نیشتە جێبوون و ئەو باڵەخانەی کە لە عێراقیان لە دەرەوەی عێراقکە بۆ دەرەوەش هەنارە دەکرێتن. ئەمە لە ڕووی کارگەیەکی زۆرمان هەیە لە وەکو بلۆکی 15 کە بەرهەمێکی زۆر باشمانێ ئەوانەش ڕەوانە دەکرێت بۆ ناوەڕاست و خوار و هەروەها کارگەمان هەیە دەرگا کە چەند هەزار دەرگا دروست دەکە ڕۆژانە و کارگەی شیشمان هەیە کە بەرهەمێکی زۆر باشیان هەیە کە دەنێتە ناوەڕاست و خوار و یا هەندێکیان دەنێرە بۆ سووریان هەندێک وڵات کە پێویست پێ بێت دەتوانێت هەناردە بکرێت و جگە لەوەش چەندی کارگەی وەکو مۆبیلیات و دار و هەروەها کارگەی ئەلێمینیۆم کە ئەوانە هەموو پێویستن لە بنیاتنانی خان و بەرە و کەرتی نیشتە جێبوون و هەروەها جگە لەو کارگانە کارگەی تری قەرەقیم و موازون و کەوانە شەم لە ئینشاات بەکار دێتن و چەندی کارگەی تر وەکو هەیکەلی ئاسن و پێویستیەکانی تریکە لە بینا بەکاردێتن کەمانە بە شێوەیەکی گشتی گرفت دروست بووە بەڵام هەوڵماندا ئەو گرفتانە کەم بکرێتەوە و کێشەکان کەمتر بکەینەوە و جەنابیش ئاماژە بۆدا دەنێردرێت بۆ سووریا بەڵێ هەندێک لەو بەرهەمی ئەو کارگانە دەنێردرێت بۆ سووریا و حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی یاسا ئەو کارگانەی کە لە ماوەی 10 ساڵ لێخۆشببوونی بۆ دەکرێت و بۆ هەناردەکردنی هەموو بەرهەمەکانی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و هەروەها ئەو کارگانێک کە پێویستیان بە بەرهەمی خاوی شەبێت بۆ ماوەی 10 ساڵ لێخۆشببوونی گومرجیان بۆ دەکرێت ئەو کەرستە خاوەنێک کە پێویستە لە بۆ کارگەکان کە بۆ بەرهەمهێنانی بەرهەمەکانیان پێویستیان پێەیە. باشە لە ناوخۆی هەرێمی کوردستان پرۆژەیەکی زۆری خانوبەرەمان هەیە. پرۆژەکانی ناوخۆ زیاتر خواستیان لەسەر چیمەنتۆی ناوخۆیە یان ئەو چیمەنتۆیە کە هاورداکرێت. بەدڵنیایە لەسەر چیمەنتۆی ناوخۆی لەبەرەوە چیمەنتۆ ناوخۆیە کوالەتێکی زۆر بەش و زۆر باشی هەیە. هەمووی زیاتر سەتانەوەتی زیاتری چیمەنتۆی ناوخۆ بەکاردێت لەبەرەوەی هەم لە ڕووی نرخیشەوە چیمەنتۆی ناوخۆ چیمەنتۆیەک نرخی گوجاوترە و لە ڕووی کوالەتیەوە بە تایبەتی کوالەتێکی زۆر باشی هەیە کە لە زۆربەی ئەو چیمەنتۆیانە باشتر کە لە هەندێک وڵاتی دەوروبەر هەناردەی کوردستان کراوە پێشتر. کاک کۆڤان بازاڕەکانی هەرێمی کوردستان جگە لە چیمەنتۆی هەرێمی کوردستان چیمەنتۆی چه وڵاتێکی تریتیا لەکوێوە هاورداکرێت؟ ئەگەر چیمەنتۆ هاوردە بکرێت تەبان چیمەنتۆ پاراستی بەرهەمی خۆماڵیە بەپێی یاسا پاراستی بۆ دانراوە بۆین هەموو بەرهەمێکی چیمەنتۆ نێتە کوردستانیان داخلی هەرێم بیتن یان گومرگی لەسەر دانرامەش بۆ پاراستی
بەرهەمی ناوخۆیە کە چیمەتوێت چونکە چیمەتوێ هەرێمی کوردستان بەشی دەتوانێت بڕێن بەشی عێراقیش دەکات نەک هەرێمی کوردستان لەوانەیە نسبەت 125 بەکاربێت و لە هەرێمی کوردستان ئەوێتر هەم بۆ ناوەڕاست و خواروی عێراق بەکاردێتن بۆیە پێویستمان بەوەنێ کە چیمەتۆ لە دەرەوەی وڵات بێتن. سوپاس. جیاوازی کوواڵەتی چیمەنتۆی ناوخۆ ئەو چیمەنتۆیە کە هاوردە ئەکرێت کا کۆڤانچی ئێستەوتت ئەو چیمەنتۆیە کە لە ناوخۆ هەیە کوواڵەتیەکەی باشترە ئەمە بەپێی چ پێوەرێک تاقیگە هەیە بۆ ئەوەی هەڵسەنگێنرێ ئەم کوواڵەتیە یان نا؟ بەدڵنیایە تاقیگەی حکوومەتی هەرێمی کوردستان تاقیگەی هەیە وەزارەتی ئاواداکردنەوە تاقیگەی هەیە وهروە جگەلەوەش هەموو کارگەکان تاقیگەی خۆی تایبەتیان هەیە و هەندێک جار ئەو بەرهەمانە لە تاقیگەکانی حکوومەتی فیدرالی کە لەوێ تاقیگەی تایبەت هەیە بەو بابەتانە بۆ پشکنینیان کە ئامادەری خستووە کە چیمەنتۆی هەرێمی کوردستان یەکە لە باشترین چیمەنتۆیانێک کە لە ڕووی کوالەتی و لە ڕووی پێکاتەکەیەوە کە دەتوانێت 100% پشتی پێ بەسرێت بۆ دروستکردنی بینە. لەم چەند ساڵی دواییە و بەرهێنانی نوێ چووە تا پیشەسازی چیمەنتۆ گۆڕانکاری بەسەر هاتووە یان خودنا هەر هەمان شت بووە کە چەند ساڵە هەیە؟ نابەدڵنیاییەوە بۆ نمونە پێشتر ئەگەر بۆ نمونە باس بکەین کارگەی ماس یەک هێڵی هەبوو کە توانای 6,000 بۆ دوای کردی بە 2 هێڵ دوای کردی بە 3 هێڵ ئێستا 18,000 تەنە کارگەی دڵتا کە پێشتر یەک هێڵ 6,000 کردی بە 2 هێڵ ئێستا 12,000 بەردەوام کارگەکانمان لە پێشکەوتندانا بە تەکنۆلۆژیای نوێ و بە هێڵی زیاتر و بەرهەمی زیاتر کە ئەمە جێی خۆشحالیە کە جێی خۆشحالێک کەمە بەرهەمی کارەکانمان بەرهەمی باشن کە سوودی لێ دەبین ئەو کەرتانێکە بۆ کەرتی نیشتەجێ بوون بەکاری دێنن. کاکۆڤان زۆربەی بەرهەمهێنەرانی هەرێمی کوردستان و بێگومان ئەمە بەرهەمهێنەرانی چیمەنتۆژەگرێتەوە گلەیان هەیە لە گرانی نرخی وزە و لە باج و کێشەی هاوشێوە. حکوومەت هیچی بۆ کردوون و یان پلانی هەیە کە پشگیریان بکات لەم ڕۆوە؟ لە ڕووی وزەوە کە کارەبا حکوومەتی هەرێمی کوردستان پاژەوەی کە پرۆژەی ئەو 24 ساعتی کە دانراوە کای لەسە دەکرێت ئەمە وای کردووە کە ئەو وەکو مەسرەفی ئەوەی کە نرخەکەی کەم بکرێتەوە بتوانێت بە نرخێکی کەمتر بتوانێتن ئەو کارەبای دەست بکەوێتن و ئەو کارگە گەورانێک کە کارگەی استراتیژی گەورەنا نرخەکانێک کەمترە لەوەی کە پێشتر هەبووە و جگە لەوەش حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەوە دەکەن کە بتوانین لە داهاتوودا لە جیاتیەوەی کارگەی وزەی کارەبا بەکارێن بتوانین کە سوود لە غاز ببینین بۆ ئەو کارگانەی کە بتوانن بە غاز کار بکەن. زۆر سپاس کۆڤان جەلال بەڕێوەبەری گەشە پێدانی پیشەسازی هەرێمی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان ئامادە بوون. کەمێک پێش ئێستا کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لەلایەن یەکێتی نەتەوەیی ژنی کورد سەبارەت بە جینۆسایدی ساڵیادی جینۆسایدی ئێزدیەکان بەڕێوە چوو بە بینەری بین دواتر ئەگەڕێمە وڵاتە. لە چیای شنگالدا لە تونێتیدا مردن زیاد لە 3,000 ژن لەلایەن داعشەوە فڕێنران کۆی لەکران دەست درێژیان کرایە سەر و پاشان لە بازاڕەکاندا لەلایەن داعشەوە کڕین و فرۆشتنیان پێوەکرا نەک تەنها وەک قوربانی شەڕ بەڵکو وەک ئامانجی هەڵمەتێکی سیستماتیکی بۆ لە نێوبردننی گەلێک و سڕینەوەی باوەڕێک و ناسنامەیەکی جیاواز. هەڵکەوتەی جیۆپۆلەتیکی شنگال بە درێژایی مێژوو بووەتە جێی سەرنجی سەرجەم هێزە دەسەڵاتدارەکانی ناوچەکە و خاڵی گرێدانی باشووری کوردستانە بە ڕۆژ ئاواوە لەو کاتەدا. بەهۆی ئەوەی داعش چەند شار و شارۆچکەیەکی لە سنووری ڕۆژئاوای کوردستان و سووریا داگیر کردبوو لەو کاتەدا دەیویست شنگال بکاتە خاڵی گواستنەوەی چەکدارەکانی لە نێوان سووریا و عێراق. دوای داگیرکردنی شنگال لەلایەن داعشەوە جێهێشتنیان بەبێ بەرگری ئێزدیەکان وەک کۆتا دەرچەی ڕزگاربوونیان ڕوویان کردە چیای شنگال و 10 ڕۆژ لەوێمانەوە. دوای ڕزگارکردنیان بەشێکیان لە ڕێگای ڕۆژئاوای کوردستان و دواتر لە دەواازەی سمێلکاوە گەڕێنرانەوە بۆ هەرێمی کوردستان و لە چەند کەمپێکی سنووری دهۆک و سلێمانی نیشتەجێکران. بەشێکی دیکەش لە ڕۆژئاوای کوردستان و کەمپی نەورۆس نیشتەجێکران. ئاتیکردن و کوشتن و ئەو دەستدرێژانی دەکرێتە سەر ژن درێژکراوی ئەو دیرۆکەیەک لە کۆمەڵکوژی و قڕکردن سەرەتا بە ئایدۆلۆژیای پیاوسالاری دەستی پێکرد و پاشان بە پاڵپشتی سیستمی سەرمایەداری لەسەر چاوەکانی سروش قازانجی زۆرتری خستە بازاڕە گەورەکەی جیهانەوە. ئەو دوانەی ئایدۆلۆژیا و سیستم ڕووی یەک دراون هەموو هەوڵێکیان بۆ ئەوەیە ژن لەو هێزەی هەیەی خاڵی بکاتەوە و
ترسی ئەوان لە ڕۆح و جەستەی ژنە چونکە دەمێک کە تێگەیشتون هێزی جاویدانی ژنە جیهان دەگۆڕێت و بۆ جیهانێک کە تیایدا مرۆڤ و سروشت پارێزرا بێت. لە ڕابردوودا لە ڕواندا لە ساڵی 1994 250,000 ژن لە لیبیریا 40,000 ژن لە کۆنگۆ 200,000 ژن بە کۆمەڵ دەستدرێژیان کراوەتە سەر. لەو جەنگ و جینۆسایدەی پەیوەندیان بە ئاین و مەزاهیبی جیاوازەوە هەیە وەک هێزیۆگوڤینیان لە جەزائیر جەنگەکانی دیکەی خۆرەڵاتی ناوەڕاست عێراق سووریا یەمەن لیبیا لە سوودان لەلایەن چەکدارانی نەناسراو بە جەنجەوید و بە پاڵپشتی دەسەڵاتی عومەر حەسەن ئەلبەشیری لە دارفۆر پتر لە 200,000 ژن دەستدرێژی سێکسیان کرایە سەر. لە ئێستشدا لە سیستمێکی سەرمایەداری پیاسالاریدا هیچ هیوایەک نییە کە ئەم جینۆسایدانە ڕوونەدەنەوە. لە کاتێکدا دەستدرێژی سێ ساڵی 1945 لە ڕێکەوتنامەی جنێڤ وەک تاوانێکی جەنگ پێداسی بۆ کرا بەڵام تا ئێستا بەداخەوە هیچ کەس و لایەنێک لەسەر ئەو تاوانە دادگایی نەکراوە. ئەمڕۆ دوای 11 ساڵ لەو ژینۆسایدە هێشتا گەلی ئێزیدی لە بەردەم هەڕەشە و لە دۆخێکی قورسی ئابووری سیاسی و ژینگەییدان. حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم هەوڵی جدیان نەداوە بۆ ئاوەدانکردنەوەی شنگال و زامنکردنی ژیانێکی شایستە بۆ خەڵکەکەی. ئێمە ئەمڕۆ لە پلاتفۆرمی یەکێتی نەتەوەیی ژنی کورد باشوور سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی ئێزدیدا دەنەوێنین ئازایەتی و خۆڕاگری ژنانی ئێزدی مای شانازیە بۆ ژنانی خەباتگێر لە دنیادا. ئێمە ستایشی هەڵوێستی بابەشێخ ڕابەری کۆچکردو و ڕابەری ڕۆحی ئێزیان لە جیهاندا دەکەین کاتێک داوای لەگەلی ئێزدی کرد ئامێز بۆ ژنانی دەربازبووی دەستی داعش بکەنەوە و پێشوازیان لێ بکەن. دوای 11 ساڵ لە جینۆسایدی گەلی ئێزدی داواکاریەکانمان لە شەرخاڵێکدا بەرز دەکەینەوە. یەکەم ناساندنی فەرمانی 74 وەک جینۆسای لەلایەن هەموو حکومەت و دادگاجییانەکان. دووەم داوا دەکەین خاکی پیرۆزی شنگال بپارێزرێت جارێکی تر هیچ منداڵێکی ئێزیدی لە ناو ترسدا لە دایک دەبێ. سێهەم دادگای فەرمی و تایبەت بۆ تاوانباران دابنرێت و تاوانەکانیان بە بەڵگەنامە بکرێت. چوارەم تاوانبارانی جینۆسایدی ئێزیەکان بە یاسای تیرۆر سزا بدرێن. پێنجەم داواکاریەکانی هەڵمەتی ناوی من ناوی دایکما جێبەجێ بکرێت. شەشەم هاوکاری بۆ گەڕانەوەی ژنانی ژێردەستی داعش یان ژنانی ونبوو بکرێت. حوتەم پێشکەشکردنی پشتیوانی مادی و خزمەتگوزاری تەندروستی و دەرونی بۆ ژنانی ڕزگار بوو. هەشتم ڕاستەوخۆ ژنان بەشدار بن لە بەڕێوەبردننی شنگال. نۆهەم پشتیوانی ئێزدیەکان بکرێت کە کەمپەکان بەجێ بێڵن و بگەڕێنەوە زیێدی خۆیان. دەهەم پاراستی خاک و ڕێگەزەکانی سروشت و ژینگەی شنگال. زۆر سپاس. ئەگەڕێینەوە لای هەواڵ ئابوووریەکانمان ڕۆژی سێی مانگی هەشتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی شووتی دانراوە کە یەکێکە لەو بەرهەمە کشت و کاڵیانەی خواستێکی زۆری لەسرە. بەرهەمی شووتی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە 15ی 5 لە ناوچەکانی باشووری گەرمیانەوە دەست پێکات و لە 15ی 9 بە بەرهەمی شووتی پێنجوێن کۆتایی پێدێت. لە ئێستایا ڕۆژانە نزیکەی 600 تۆن شووتی ئەبرێتە ئەلوەی سلێمانی و پشکی شێریش بەرفرۆشتنی شووتی پێنجوێنەکەوێت. شووتیەکی سوور و زبر و شیرین ئەو جۆرە شووتیەیە کە کڕیار بۆ یەگەڕێت. شووتی فرۆشێک لەبەر کامێرای کورساد نیوز دانیشتووە بە وردیشی ئەکاتەوە چۆن شووتی هەڵبژێریت کە ئەو مواسەفاتەی هەبێت. بابینەری راپۆرتی ڕەزان محەممەد بن لەم بارەیەوە. ڕۆژی جیهانی شووتیە لە ئەلوەی سلێمانیش بازاڕی شووتی گێرمە. لە ئێستادا شووتی پێنجوێن و شارباژێر و قەرەداخ و ناوچەکانی دیکە لێرە دەفرۆشرێت. بەرهەمەکانمان ئەمساڵ لەخوا بەزیابێ بەرهەمێکی زۆر باشە وەکو ساڵان ئیدعایەکیان بۆ کرد کە ڕێژەی دەرمانەیە یاخود ڕۆژەیە پرۆتین و شتی زیاترێ دەنێ. ئەمساڵ زیرەکی فەلاحەکان ئەو شتانە کۆتایی پێهاتۆ و بەرهەمێکی زۆر باشیان هێناوە. ئێستا بەرهەمی شووتیمان هەیە کە هی پێنجوێنە شووتی شارباژێرمان هەیە. سپاس بخوا ئەم ساڵی قەرەیاخیشمان هەیە لەوە چە ساڵێکگەی شوێنەکانی کەشمان هەبێ بەرهەمێکی زۆرمانە بێت. شووتیەکی سوور و زبر و شیرین ئەو جۆرە شووتیەیە کە هەمووان دەیانەوێت بیکڕن. بۆ دۆزینەوەی ئەو جۆرە شووتیەش چەندین ڕێگە هەیە. وەکو شووتی ناسینەوە کە بزانێت شوودێکی سوور و زبر و شیرین جا بکەیتەوە خاڵی یەکەم شوودەکە هەراوە هات چۆن ئەڵێ دەستی لێ بەی دیارە سەوتی تۆزە نەرمترا. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەمیشان ئەمە شوودی خراپە سەوتی زۆر زۆڕەکە ها ڕێگەڵی کۆنکرێتە تێگەی ڕێک حد بەچاو دیارەکە خراپە بۆ نمونە سەیریکە. ئەمە دەمەکەیتی بیدامەنا چۆن چیلێت ئەم شوودێ خراپە. ئەم شوودێمان هەیە کەیسە بۆ منە ئێوە کە لە شوودی نازانن چی بۆ لایەکە شوودی باش بناسەوە هەراوە خەتەکانی دیارە سەوتی خۆشە شتێکی ڕێک و پێک یەک عیبیتیانە سێری ئێرەکی و سێری وێشکە.
ئەمە شودی چاک و خراپ ئاوەژیاکەینەوە. لە ئێستادا ڕۆژانە نزیکەی 600 تۆن شوتی دەبرێتە ئالوێ سلێمانی. پشکی شێر بەرشوتی پێنج جوێن کەوتووە لە ڕووی زۆری بڕەوە. خواستێکی زۆر زۆری لەسەر ئێستا لەم کاتەیە شوتی و لە پێنجێنەوە بە تایبەتیسا کاتی پێنجێنە لە پێنجێنەوە شوتەکانی لە شار باژێڕەوە خواستێکی زۆر زۆری لەسرە بۆ هاوڵاتیان چ بۆ فەلاحەکان چ بۆ ئەو دیوە بە تایبەتی پێنجێن ئەمساڵ زۆر زۆر باشە لەخوا بەزیابێت لە ڕووی دەرمان و لە ڕووی کۆمەڵشتەوە زۆر زۆر باشم ساڵ. بەهۆی بەرزی کوالەتی بەرهەمی شوتی لەم ساڵدا خواز لەسەری بەراورد پاساڵانی ڕابردوو زیادی کردووە. ساڵانە بەهۆی پێگەیشتنی بەرهەمی شوتی خۆماڵی لە 15 تاوەکو 15 خواز لەسەر شوتی زیادەکە. بەتایبەت لەم ساڵدا کاکوالەتی پێگەیشتنی بەرهەمەکان لە بەرزترین ئاستایە. ڕێزان محەممەد، کورسار نیوز، سلێمانی. با منیش بەداتا و ژمارە باسی بەرهەمی شوتیتان بۆ بکەم لەسەر ئاستی جیهان و لە هەرێمی کوردستان مادام ئەمڕۆ ڕۆژی جیهانی شوتیە. ڕۆژی جیهانی شوتی ڕۆژی سێی مانگی هەشتی هەموو ساڵەکە قەبارەی بازاڕی ئەم بەرهەمەش 8 ملیار دۆلارە. دیارە لەبەرەوەیەکە میوەیەکە کە لە بەتایبەتی لە وەرزی گەرمایە خواردنی یەکجار خۆشە. لە ئێستا شاکەیتر ئەم قەیرانی کەشوهەوای و گەرمبوونی زەوی ڕوویداوە حتمما خواست لەسەرم بەرهەمەش بەرزە بێتەوە. بەرهەمهێنەران بە ڕیزبەندی بەم شێوەیە ساڵی 2024 چین گەورەترین بەرهەمهێنەری شوتی بووە لەسەر ئاستی جیهان 6 ملیۆن و 400 هزار تۆنی بەرهەم هێناوە. تورکیا بە بەرهەمهێنانی 4 ملیۆن و 3 ملیۆن و 400 هزار تۆن لە ڕیزبەندی دووەمایە. هندستان 3.3 ملیۆن تۆن لە ڕیزبەندی سێمایە. جەزائیر 2 ملیۆن تۆنی بەرهەم هێناوە لە ڕیزبەندی چوارەمایە و بەرازیلیش بە بەرهەمهێنانی 1 ملیۆن و 900 هزار تۆن لە ڕیزبەندی پێنجەم گەورەترین بەرهەمهێنەرانی شوتیە لەسەر ئاستی جیهان. بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. هەناردەکارانیش بە ڕیزبەندی ئابەم شێوەیەوە تا وڵاتانە شەرت نییە حتمما گەورەترین بەرهەمهێنەر بە ڕەنگە بەشێکی زۆری لە ناوخۆ ساخت بکرێتەوە. بۆیە گەورەترین هەناردەکاران لەسەر ئاستی جیهان ئابەم شێوەیەن ئیسپانیا بە هەناردەکردنی شوتی لە ماوەی ساڵی ڕابردووە 541 ملیۆن دلار داهاتی هەبووە. مەغریب 203 ملیۆن دلاری هەناردە کردووە. مەکسیک لە ڕیزبەندی سێمایە بە هەناردەکردنی 197 ملیۆن دلار شوتی لە ماوەی ساڵی ڕابردووە. ئیتالیا 168 ملیۆن دلاری هەناردە کردو و ئەمریکاش لە ڕیزبەندی پێنجەمایە بە هەناردەکردنی 137 ملیۆن دلار شوتی لە ماوەی ساڵی 2024. هاوردەکارانیش ئەوانەی کە زۆرترین شوتیان کڕیوە بە پێی وڵاتان بەم شێوەیە ئەمریکا 808 هزار تۆنی کڕیوە. یەکێکە لە هەناردەکاران یەکێکیشە لە ینی گەورەترین هاوردەکاریشە. ئەڵمانیا لە ڕیزبەندی دووەمایە 474 هزار تۆنی لە ماوەی ساڵی ڕابردووە کڕەوە و فەڕەنسا بە 201 هزار تۆن شوتی کە کڕیوێتی لە ڕیزبەندی سێەمی وڵاتانی جیهانایە. بازانیاری زیاتر وەربگرین دەربارەی بەرهەمی شوتی لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستان 476 هزار دۆنم زەوی بە بەرهەمی شوتی چێنراوە کە بەرهەمەکەی 210,600 تۆنە و 100 هزار تۆن شوتیش ساڵانە هاوردە ئەکرێت لە وڵاتانی دەوروبەر و وڵاتانی هەناردەکاری شوتی. هاوردەی شوتی هەرێمی کوردستانش لە وڵاتی ئێران و چین و پاکستانەوەی ئەم سێ وڵاتە هەناردەکارانی شوتی هەرێمی کوردستان لەم سێ وڵاتە شوتی ئەکرێت جگەلەوەی کە بەرهەمی ناوخۆشی هەیە دیارە هەتاوەکو بەرهەمی ناوخۆ هەبێ کڕیاران زیاتر خواستیان لەسەر بەرهەمی شوتی ناوخۆیە. بەرهەمی شوتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەکووتمان بەرهەمی شوتی پێنجوێن خواستێکی زۆری لەگەڵا. باسی بەرهەمێکی ترتان بۆ کەم لە هەرێمی کوردستانیش خوازیارێکی زۆری هەیە. بازاڕەکەشی خراپ نییە. قەبارەی بازاڕی گوڵی سروشتی واتە گوڵێک کە بۆ دیاری مامەڵەی پێواکرێت و ئەفرۆشرێت ساڵی ڕابردوو گەیشتووەتە 39 ملیار دلار و پێشبینیەکرێت تا ساڵی 2035 بۆ 67 ملیار دلار بەرز ببێتەوە. نزیکەی نیوەی فرۆشتنی گوڵ لە جیهانە گوڵی ڕۆزە کە قەبارەکەی
ئەم ساڵ ئەگاتە زیاتر لە 11 ملیار و 700 میلیۆن دۆلار. بازاڕی گوڵی دیاری یەکێکە لە جوانترین بەشەکانی کەرتی کشتتوکاڵ و بازرگانی جیهان کە قەبارەی بازاڕەکەی ساڵانە ملیاران دۆلارە. گوڵ جۆر و ڕەنگی جیاوازی هەیە، گوڵی ڕۆز، میخەک و شەسپەڕ و دالیا و جۆرە جیاوازەکانی ترکە ڕۆڵێکی گرنگە گەڕن لە هەناردەی وڵاتانی بەرهەمهێنەریان. لە هەرێمی کوردستان لە 10 ساڵە زیاتر لە 55 ملیۆن و 400 هزار نەمام و گوڵ لە وڵاتانی تورکیا و ئێران و هۆڵندا و ئیسپانیا و وڵاتانی دیکەوە هاوردەکراوە. بەڵام لە کۆتا ڕۆژەکانی ساڵی 2023 بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێکردنی پرۆژەکانی بەرهەمهێنانی گوڵی ڕاگەیاند و وتی بایەخ بەو پرۆژانە ئێن و ئیتر پارەی هەرێمی کوردستان بۆ گوڵ ناچێتە دەرەوە. سەر ئاستی جیهان قەبارەیەکی باشی بۆ خۆی تەرخان کردووە. ساڵانە نزیکەی 105 بازاڕەکە گەشاکە بە واتایە کە کڕیارانی جیهان خواستیان لەسەر گوڵ زیاتر ئەبێجا بۆ بۆنەکان بێ، بۆ دەربڕینی خۆشەویستی بێ بۆ ئازیزەکانیان یا هەر بابەتێکی تر. ئێستا بە گرافیکێک باسی داتا و ژمارەتان بۆکەم بزانین لەسەر ئاستی جیهان چۆنە، لە هەرێمی کوردستان چەند هاوردەکراوە. دواتریش ئەچینە لای هێمن کەمال و لە یەکێک لەو شوێنانە کە ئەو گوڵانە ئەفرۆشن قسەی لەگەڵەکەین بزانین بازاڕی و بەرهەمە لە هەرێمی کوردستان چۆنە. بەڵام بە پێشتر بچینە لای جوانترین و ڕەنگا و ڕەنگترین گرافیکەکان کە هەتا ئێستا ڕەنگە هەمان بوو بێت لێرە لەسەر شاشەی کورسات نیوز. قەبارەی بازاڕی گوڵ لەسەر ئاستی جیهان ساڵی 2024 39 ملیار دۆلار بووە. 2025 پێشبینی ئەکرێت بگاتە 41 ملیار و 500 میلیۆن دۆلار. 2035 پێشبینی ئەکرێت بۆ 67 ملیار دۆلار گەشە بکات. ساڵانە ئەم بەرهەمە نزیکەی 105 گەشە ئەکات بازاڕەکەی و دیارە خواستێکی باشی لەسەرەوە خەڵکێکی زۆر ڕوئەکاتە کڕینی گوڵ بۆ دیاری و بۆ بۆنەکان. پشکی ناوچە جیاوازەکان ئابەم شێوەیە بە پێی وڵاتان ئەمریکای باکوور قەبارەی بازاڕەکەی 14 ملیار دۆلارە، ئەوروپا 11 ملیار دۆلار لە ڕیزبەندی دووەمایە، وڵاتانی ئاسیا و ئوقیانوسیا بە 9 ملیار و 300 میلیۆن دۆلار قەبارەی بازاڕەکان لە ڕیزبەندی سێمایە بۆ فرۆشتنی گوڵ. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە 1 ملیار و 540 میلیۆن دۆلار لە ڕیزبەندی چوارەمە، ئەفریقا بە 849 میلیۆن دۆلار لە ڕیزبەندی پێنجەمایە. بازانیاری زیاتر هەر لەبارەی گوڵ و بازاڕی فرۆشتنەکەی وەربگرین. گەورەترین هەناردەکاران واتە لە 187 نزیکەی 90 گوڵی جیهان لەم وڵاتانەوە هەناردە ئەکرێت. هۆڵندا، کۆلۆمبیا، ئیکوادۆر، کینیا و ئەسیوبیا گەورەترین 5 گەورەترین هەناردەکارانی گوڵن لەسەر ئاستی جیهان. وەکووتم نزیکەی 90 گوڵی جیهان لەم وڵاتانەوە هەناردە ئەکرێت. تێکی گوڵ لە بۆنەی گواستنەوە دیارە لەسەر ئاستی جیهان لەبەرەوەی کە ڕەنگە بەکاربردنیشی زیاتر بێ لە 118 بۆ 122 کۆی ئەو تێچوانە لە خۆگرێت کە کەسێک بۆ بۆنەی گواستنەوە خەرجی ئەکات. وە پڕفرۆشترین گوڵیش لەسەر ئاستی جیهان گوڵی ڕۆزان نزیکەی نیوەی فرۆشتنی گوڵەکان لەسەر ئاستی جیهان کە ئەفرۆشن ئەو جۆرە گوڵە. ئێستا باسی قەبارەی بازاڕی گوڵی ڕۆزیشتان بۆ کەم بزانێکین لەم 39 ملیار دۆلارە چەندەی پەیوەستە بە فرۆشتنی گوڵی ڕۆزەوە. بازانیاری زیاتر ئەگەر هاوکارانم یارمەتیم بن دەربارەی گوڵی ڕۆزیش وەربگرین. قەبارەی بازاڕەکەی ئەم ساڵ 11 ملیار و 700 میلیۆن دۆلارە. ساڵی 2033 پێشبینیەکرێت بۆ 15 ملیار و 700 میلیۆن دۆلار بەرز ببێتەوە. لە هەرێمی کوردستانیش لە ماوەی 10 ساڵە هەتاوەکو 2023 ماوەی 10 ساڵ 55 ملیۆن و 400 هزار دار و گوڵی سروشتی هاوردەکراوە. ئەو وڵاتانە کە هەرێمی کوردستان هاوردەی لێوە کردوون تورکیا، ئێران، هۆڵندا، ئیتالیا، ئیسپانیا و کنیا بوون. بەڵام ئەوترێت کە لە هەرێمی کوردستانیش بڕیارە بایەخ بەم بابەتە بدرێت و بایەخ بە پرۆژەکانی بەرهەمهێنانی گوڵ بدرێت بۆ ئەوەی کە چیتر بۆ کڕینی گوڵ هەرێمی کوردستان پارە نەنێرێتە دەرەوەی وڵات و لە ناوخۆ بەرهەمی بهێنرێت و داهاتەکەی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بێت. بۆ ئەم بابەتە ئەمانەوێ باسێکی ناوخۆی هەرێمی کوردستانیش بکەین. بۆ ئەو مەبەستا چینە لای پەیامنێرمان هێمن کەمال. هێمن سڵاوت لێ بێم، کاتت باش.
باسێکمان بۆ بکە بزانێکین بازاڕی گوڵ لە هەرێمی کوردستان چۆنە ئایا ئەوانە کە فرۆشیاری گوڵن لە بازارەکە ڕازین باسی جیاوازەکانمان بۆ بکە لە بۆنە جیاوازەکانە و ئەوەی کە بانرخی چەند جۆر لە گوڵانشمان پێ بڵێن کە لە بەردەستانای بینین. بەڵێ زریان سلااو لێ و سلااو لە بینەران دیارمەسا لە شاری سلێمانی لە یەکێک لە دوکانەکانی گوڵفرۆشتنین دیارە دوکانەکانی گوڵفرۆشتن بەپێی وەرزەکان دەگۆڕێت چکە بە تایبەت لەم وەرزە هاوکات وەرزەکانی کە بە تایبەت بڵین لە وەرزی بەهارە کە وەرزی پێگەیشتنی گوژوجیاوە چەندین جۆری گوڵی ترە کە خواست لەسەری زیاتر دەبێت ئەم وەرزش بامان چکە وەرزی گەرمای تا ڕادەیە گوڵەکان کەمترەگەر هاوکارم وێنەکان بگوازیێت و مثال لە یەکێک لەم دوکانانەی کە دوکانی گوڵفرۆشتنە پێگومان وە گاماژەم پێک بەپێی وەرزەکان خواستیش لەسەری دەگۆڕێت و لە ئێستادا چەند جۆرێک لە گوڵی لێ لەم دوکانەکە من بۆ زانیاری زیاتر لەسەر جۆرەکانی وە ئەو گوڵانەی کە لێرەیە قسە لەگەڵ میوانەکەم کەم ئەویش کاک محەممەد بەختیار بۆی زانیاریمان باتێ کاک محەممەد سڵاو لێبێ و ئەم کاتت باش ئەگەر بیت تێرەوە ئەزێت نەبێت سەبارەت بەم گوڵانەی کە لە دوکانەکەی بەڕێستانایە پێمان بڵێ ئەم جۆرانە چ جۆرێکن و خواستی هاوڵاتیان چۆنە لەسەری بەگشت بەخێراتن سەرچاومان گوڵەکان بەگشتی لە مۆرزە تاوکەوەکو بەڕێزی شامەژە پێیا بەم گەرمایە زیاتر ئەم جۆرانن کە هەمانە گوڵی داودیە گوڵی ڕۆسە ئۆریەنتاڵە چەندین جۆری کەش هەیە بەڵام وەکو بڵێ بۆ ئەم گەرمای ئێستا و مانەوەیان بەرگەگرتنیان کە ئێمەش زەرەری کەمکەین ئەم سێ جۆرە هەیە لەوانێ شوێنی کەش هەبێ بەڵام بۆ ئەزبوونی ئێمە وەرمانگرتووە لە ئێستا ئەم گوڵانە بۆ کاتی گەرما و کەشی ئێسەی ئێمە گونجێ خواستی هاوڵاتیان لەسەر گوڵەکان زیاتر لە چی وەرزی خواستی هاوڵاتیان کاتی بۆ نییە بۆ نمونە بڵێ کاتێکی تایبەت بێ بڕۆم لە سەریان وەرزێکی تایبەت بێ بڕۆم ئینجا گوڵەکە بکڕم هاوڵاتیان بەپێی معیشەت و گیرفانی خۆیان مەسەلەن کابرای سەردانێکەکە ئەگەر داهاتەکەی پێبێ گوڵێکە با لەگەڵێ ئەگەر پیشی نەبێت بە سادەی ئەڕوا لەسەر ئەوە نەوە ساوە چەند بۆنێکی تایبەتیشمان هەیە بۆ منە جژنی خۆشەویستی هەیە ڤالەنتاینی پێوترێ یاخود کاتی بۆنەی خوێندکارەکانمان کاتی تەخەڕوچەکانیان سەری ساڵ ئەوە چەند بۆنێکی کەم هەیە بەڵام بەگشتی ئەونی پیشتیان پێ بەستێ بڵێ لە فڵان ڕۆژە ئیشێکی زۆر ئەبێ و تایبەتە لە وەرزیاوەک ئاماژت پێکرد ئەم جۆرانەیە لە وەرزەکانی دیکە زیاتر لە چی وەرزێگا گوڵ زیاتر هەیە عادەتەن بەگشتی لە وەرزی بەهارە هەمومانەزانین گژوکیا زۆرە گەڵا زۆرە گوڵ جیاوازترە بێ ئەویش هەم زۆرە بێ جۆریکە زۆرە بێ گوڵی بۆن خۆشە بێ هەرم گوڵانەی کە ئێستا هەن لە بەهارە بۆنی کیان هەیە شەوقێکی کیان هەیە چەندین جۆریکە هەیە لە بەهارە ئەم گوڵانە بەشێکیان لە وڵاتی ئێران و هاورداکرێ بەشێکیان لە وڵاتی کینیاوە وڵاتە کینیەکە کۆمپانیا هۆڵندیەکان سەرپەرشتیەکەن لە بە حکمیەوەی لە کینیا دەستی کار هەرزانترە لێ بەرهەمێن و ڕەوانەیە بازاڕەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاستەکرێت باقی ئەوەی کە ئەمێنێتەوە ئێرانی ئێرانەکان زیاتر جۆری داودیە یاخود ئەو گەڵایەنن کە ئەمێنێتەوە بە نرخەکەی پرسیار کەم نرخیان لە چەنایە بۆ لە چەنەوە دەست پێکاو بۆ چەند باشە نرخیان لە 2000 دەست پێکا بە شێوەیەکی گشتی ڕۆزەکان ئەم داودیانەیە جۆری کە هەیە بۆ نمونە لە دوکانی مناوە گەرانترینیان ئۆریەنتاڵە یاخود لیلیۆم ئەم دووناوی پێوترێ و دوو جۆرەی هەیە ئەمە من ئێستا چڵی بە 5000 فرۆشم هەیە بە حەودەیە بەدا هەیە هەرزانتر گرانتر بەڵامەکو گرانی لە هەمیان ئەم جۆرێک گرانترە تایبەتمەندی جیاوازە بە هەر چڵێکەوە 5 بۆ 6 گوڵی پێوەیە لەگەڵی شا بۆ نارە هاوڵاتیان زیاتر کام جۆرەیانە هاوڵاتیان بەگشتی ئەگەر بۆ ماڵی خۆیان بوێ داودیەکان لەگەڵ ئەم ئۆریەنتاڵەیە بن چکە مانەوەیان زیاترە بەرگەگرتنیان زیاترە بێجگەەوە بەگەڵ مەسەرم بۆ سەردانێکی ئاسایی بێ بە ئەلوانی بە ڕۆز تێکەڵاوەکە داودی تێکەڵاوەکە هەمووی تێکەڵاوەکە ئەمانە ئاوە درێن یاخود چۆم بەرگەی چەندێکە گرن ئەمانە شێوازی بە خێوکردنیان لە وەرزێک و بۆرزێکە ئەگۆڕێ بۆ نمونە لە هاوینە ئەبێ هەموو ڕۆژی ئاوەکانیان بگۆڕدرێ ژێری لاسکەکانیان بقرتێنرێ هەم دیسان هاوکو نوێبوونەوەیەک بۆ ئاهەڵمژینەوە ئاوکی تازە بخۆنەوە بەڵام لە زستانانە کەم تریانوێر ئەیش پەیوەندی بە گەرماکەوە هەیە بەگشتی چەند جۆر هەیە لە وەرزیات چەند هەیە بۆن لە وەرزەکانی دیکە چەند جۆری وەکو جۆری گوڵ زۆر هەیە بەڵام بۆ ئەم کەشە و بەتابەت بۆ کوردستانی خۆمان ببێ زیاتر ڕۆسەکە هەیە لەگەڵ داودیە ئۆریەنتاڵەکەش بەڵام بەگشتی بچتە هەر دوکانێکەوە گوڵی ڕۆس و داودیەکەی هەیە وەکو جۆر زۆرە بەڵام بۆ ئێستا ئەمەنە بەردەستن لە وەرزی بەهارە توانم من بەس خۆم بە تەنیا بڵێم 20 جۆر عەرزەکەم ناو دوکانە مێکم بە گوڵجێ ڕۆشتن نامێنێ بەس لە ئێستا هەم بە گەرماکە ئێمە پێی ناوێرین هەم گوڵەکەش خۆی مانەوەی زۆر کەم بێ خێر بێن سەرچاوان ساس خێر بێن
بەڵێ زریان ئەمەوتەی میوانەکەم بوو کاک محەممەد سەبارەت بم جۆری گوڵانەی کە لە دوکانەکەیدایە و هاوکات خواسی هاوڵاتیان وە کڕینی بەپێی دارایی کەسەکە ئەگۆڕێت کە هەر یەک ئێساوەک دەزانین جیاواز لە چەند ساڵی ڕابردوو زیاتر هاوڵاتیان بۆ لای نەخۆش یاخود بۆ نەیەک بێ چەپکە گوڵێک دەڕازێنەوە وەک دیارەک دەیبەن لەگە خۆیانەوە پێشکەش ئەو کەسەی دەکەن کە سەردانی دەکەن. سپاس من کەمال پەیامنێرمان لە سلەیمانی سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەت بۆ و گفتوگۆ ڕەنگا و ڕەنگەشمان دوو نەبی. ساڵانە نزیکەی 1 ملیار تۆن شیر بەرهەمە هێنرێت بەڵام زیاتر لە 225,000 منداڵ کەمتر لە پێویست ئەو بەرهەمەیان پێ ئەگات بۆیە وەک پێویست گەشە ناکەن. پێشبینی ئەکرێت گۆڕانی ئاوهەوا دۆخی دابینکردنی شیر خراپتریش بکات. هەم بەرهەمهێنان کەمەکات هەمیش قورسە کە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کا بگوازرێتەوە. نیوزیلەندا گەورەترین فرۆشیار و بەرهەمهێنەری شیرە لە جیهانە ساڵی 2024 بە بەهای نزیکەی 12 میلیارد دلار شیری فرۆشتۆ بەڵام بەهۆی زۆری خواست نرخەکەی لە مانگی 5 بەرزترین ئاستی لە 3 ساڵە تۆمار کردووە. شیر ئەو خواردنە سەرەکیەی کە هەموو منداڵێک پێویستێتی و بە پێیداتەکان ساڵانە نزیکە 1 ملیار تۆنی لێ بەرهەم دەهێنرێت و لە ساڵی ڕابردوودا 85 میلیۆن تۆن کڕین و فرۆشتنی پێوەکراوە. سەرەڕایە و بڕەش بەڵام هێشتا مەترسی لەسەر زنجیرەی دابینکردن هەیە لە جیهاندا. لە وڵاتانی تازە پێکەشتوودا زیاتر لە 9 میلیار منداڵ هەن کە تەمەنیان لە خوار 4 ساڵەوەی و نزیکەی 1 لە سەر 3یان کێشەی گەشیان هەیە کە پسپۆڕانی تەندروستی بەکارهێنانی بەرهەمە شیرەمەنەکانیان بۆ چارەسەری ئەم کێشەیە پێشنیار کردووە. شیر زیاتر لە وڵاتانەدا بەرهەم دەهێنرێت کە منداڵەکانیان پێویستیان پێی نییە بەواتای ئەوەی وڵاتەکانیان زیاتر لەوەی پێویستیانە بەرهەم دەهێنن بەڵام بەهۆی ئەوەی ناتوانرێت بە تەواوی سوودی لێ ببینرێت کێشەی بۆ هەناردەی ئەو بەرهەمە دروست کردووە. داتاکانەوە دەردەخەن کە زیاتر لە 90% منداڵانی خوار تەمەنی 4 ساڵ لە وڵاتانی تازە پێکەشتوودا دەژین بەڵام ئەو وڵاتانە بەرهەمهێنانی شیرتیاندا کەمە و بەشێکی سەرەکی لە وڵاتانی ئەوروپا بەرهەم دەهێنرێت. نیوزلەندا باڵادەستێکی لە بەرهەمهێنانی شیرەمەنی و باڵادەستی سعودیا لە کەرتینەوەدا بەراورد دەکرێت و بە پێیداتەکان ساڵی 2024 بە بەهای نزیکەی 12 میلیارد دلار بەرهەمی هێنار دەکردووە. لە دوایەویش وڵاتانی ئەڵمانیا و هۆڵەندا و ئەمریکا دێت. لە مانگی 5 بەهۆی بەرزبوونەوەی خواست لەلایەن کڕیاران لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا نرخەکەی بۆ بەرزترین ناز لە 3 ساڵدا بەرز بووە. فیدراسیۆنی نێودەوڵەتی شیرەمەنی لە مانگی نیسانی ڕابردوودا هۆژاری دالەوەی کە کورتهێنانی شیری جیهانی تا ساڵی 2030 دەگاتە 30 میلیۆن تۆن ئەوە وا دەکات دەستگەیشتنی ئەو کەسانەی زۆرترین پێویستیان پێی بێت قورس بێت. هەروەها ئەوەی وا دەکات دۆخەکە خراپتر بێت گۆڕانی ئاوهەوایە کە بە پێی لێکۆڵینەوەیەک بەرزبوونەوەی پلەکانی گەرما دەتوانێت بەرهەمهێنانی شیر لە جیهاندا بە ڕێژەی لە سەدادا کەم بکاتەوە. لێرەدا تاوژمارە دەربارەی شیر و بەرهەمی شیر لەسەر ئاستی جیهان ئەخەینە ڕۆوەکو وتمانگەرچی بەرهەمەکە زۆرە بەڵام ژمارەیەکی زۆر لە منداڵانی جیهان لێ بێبەشن بۆ هۆیشەوە گەشەیان خاوترە لەوەی کە ئەبێ هەبێت. بەرهەمی شیری جیهان 982 میلیۆن تۆنە کە ئەگەر باسی هەناردەکەی بکەین ساڵی 2024 33 میلیار و 300 میلیۆن دۆلاری لێ هەناردەکراوە لە سەدا 4.3 دابەزیوە. ساڵی 2023 34.8 میلیارد دۆلار قەبارەی هەناردەکردنەکەی بۆ ئەم دابەزینە یەکێک لە هۆکارەکانی گۆڕانی کەشوهەوا گەرمبوونی زەویە لە بەرەوەی کە شیر بەرهەمێکی هەستیارە گواستنەوەی پێویستی بە بارودۆخێکی گونجاو لەبارە. گەورەترین هەناردەکاران لەسەر ئاستی جیهان نیوزیلەندایە بە 6 میلیار و 900 میلیۆن دۆلار لە سەدا 20.7 هەناردە ئەکات. ئەڵمانیا 3.3 میلیارد دۆلار هەناردە ئەکا. هۆڵندا لە ڕیزبەندی سێمایە بە هەناردەکردنی 3 میلیارد دۆلار. ئەمریکا 2 میلیار و 330 میلیۆن دۆلار هەناردە ئەکات و بەلجیکاش 2 میلیار و 300 میلیۆن دۆلار شیر هەناردەکات لە ڕیزبەندی پێنجەمایە. بەرهەمی وڵاتانی دراوسێ گەرمانە باس بکەین تورکیا 21.9 میلیۆن تۆن بەرهەمی شیری هەیە ساڵانە. ئێران 8.8 میلیۆن تۆن و سعودیا 2 میلیۆن و 900 هزار تۆن بەرهەمی هەیە. ئەگەر باسی عێراق بکەین بەرهەمی شیرەکە 1 میلیۆن و 200 هزار تۆنە. بەرهەمە شیرەمەنیەکان پەنیر و ڕۆن و ئەو بابەتانە 670 هزار تۆنە و 800 هزار ئاژەڵی شیردەریش لە عێراقابوونی هەیە. عێراق ساڵانە 50 میلیۆن دۆلار بەرهەمە شیرەمەنیەکان هەنارداکە بەڵام 150 میلیۆن دۆلاریش هاورداکات بۆ ناوخۆی وڵات. باسی هەرێمی کوردستان ئەگەر بکەین بەرهەمهێنانەکەی 280 تۆنە 220 تۆنیش هاورداکات و بەگشتی 500 تۆن خواستی ناوخۆیە و پەنیریش لە هەرێمی کوردستان 400 تۆن بەرهەم دێت 1000 تۆن دۆ 750 تۆن ماست و 120 تۆنیش ئایسکرێم کە یەکێکی کێ لە بەرهەمە شیرەمەنیەکان
و لە هەرێمی کوردستانیش شیر و بەرهەمە شیرەمەنیەکان لە ئێران و تورکیا و ئەوروپاوە هاوردە ئاکرێت. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی شیر و بەرهەمە شیرەمەنیەکان لەسەر ئاستی جیهان. ئێمەش بەم شێوەیە بەم زانیاریانە کۆتایی بە هەواڵابوووریەکانمانە هێنین. زۆر سپاس کە بینەرمان بوون.